دوستان عزیزان هیوادارم کە زۆر باش بن. دیارە شەو ویستم لایڤێ بکەم بەڵام دوایی بەڕاستی وازم لێ هێنا. بەڵام ئەمڕۆ کۆمەڵێک قسەتان بۆ کەم لەسەر ئەو ڕووداوەی کە لە فڕۆکەخانەی سلێمانی ڕوویدا و لەسەر هەندێک قسە و باسیش لەسەر مەزلوم کۆبانی. هیوادارم کە بتوانم سوودێ بە هەموو لایە بکەێنم. عزیزان من وەکو خەڵکانێک بەڕاستی گەمژە نیم و هیچ کاتێشتم بیر ناچێتەوە. یاسایەک لە ژیانی منە هەیە، ئەو ڕێگایی پارتی وێشێتی پیا بڕوا من هیچ کاتێک پێیان ناڕۆم. ئەوەی ئەوان لەم دنیاە بیڵێن من ڕێک پێچەوانەکە یاڵێم، ئەوەی ئەوان بیکەن من ڕێک پێچەوانەکە یەکەم، ئەوەی ئەوان بیخۆن من ئەگەر لە برچیشا بمرم نای خۆم پێچەوانەکە یەخۆم. ئەوان هەر جۆر بیرەکەنەوە با بیرکەنەوە، من پێچەوانەی ئەوان بیرەکەمەوە. ئەمە یاسای منە لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتیمان. جا ئەمەوێ لێرەوە بچمە سەر کۆمەڵی قسەوبات لەسەر بەڕێی خۆم پێم وایەکە مەزلوم کۆبانی من ئاوا لێ تێ نەگەیشتوم. پێچێ ئەم پیاوە باش مێژووی نەخوێند بێتەوە، یان ئەم هەلومەرجە سیاسیەی کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستان هەیە بە تەواوەتی لەبار نەبێ بۆیان. کە ئەڵێم پێچێ مێژووی باش نەخوێند بێتەوە، بە تایبەتی قسەم لەسەر ڕەگی خیانەتی جەلالی و مەلاییە. هەر کەسێ ئەم ڕێژی خیانەتە نەناسێ و هەوڵ بۆ ڕیشە کێشکردنی نەدا و هەوڵ نەدا ئەمانە فڕێ بداتە زبڵدانی مێژۆوە، ناکرێ ئینسان بە هیچ جۆرێ پشتی پێ ببەستێت. لەو کاتەوە پاڤڵ و گروپی دژە تیرۆر کە تیرۆریستن خۆی لە واقعا چوونە ڕۆژئاوا و مەزلوم و ئەوانەی تر پێشوازیان لێکردن. من لە بیرکردنەوەدام و هەمیشە لە خۆم پرسیوە ئەم پیاوە یا ئەم بەشەرانە چۆن پێشوازیان لەمانە کردووە، چۆن متمانە بە جەلالیەت دەکەن. مەگەر نازانێت لە دنیای ئێمەدا دوو جۆر کورد هەیە، کوردی خائین لەگەڵ کوردی ناخائین واتە کوردی باش، کە خۆشبەختانە ئەم یەکێکە لە باشەکان چۆن لەگەڵ ئەم خائینانە دانیشت و چۆن متمانەی بەمانە کردووە. متمانەکردن بە خائین باجی هەیە بەڕاستی. لە ماوەیەکی کورتە مەزلوم پێدە باجەکەیاندا. هەر بە شەیدکردنی 9 دانە گریلا لە دوو کۆپتەرەکەی پاڤڵا هەم بە هەوڵی تیرۆرکردنی مەزلوم خۆی کە خۆشبەختانە دوژمنەکانی کورد سەرکەوتنیان بەدەست نەهێنا. عزیزان، قاسملۆ کوردی خائین ڕێخۆشکەر بوو بۆ تیرۆرکردنی، شەرەفکەندی هەروە. من گومانم لەوە نییە ئاپۆش دەستی یان خیانەتی کوردی تێدایە کە ئەوە 2 زیاترە لە ئیمراڵی لە زیندانەیە. بابا کوردی خائین خیانەتی لە شێخ مەحموود حەفید کرد کە لە دەربەنبازیان بە برینداری فرۆشیان بە ئینگلیزەکان بە 15 ڕوپێ. کەواتە مەزلوم کۆبانی چۆن متمانە بە پاڤڵ و تاقمەکەیەکە مسلم لەمە دەرناچێت، چۆن نازانێ ئەمانە هەزارانی وەک ئەو ئەفرۆشن بە یەک شەوی سوور. پاڤڵ و قوباد و شاناس هەم معتەمەدی ڕۆم و عەجەمن، هەم سوخرەکێشی ئالی عوسمان. ئەمانە لە بابیانەوە بۆیان ماوەتەوە، هیچ کاتێ دژی تورکیا و ئێران نین و نانی ڕۆژە خۆن. هەر لەگەڵ پاڤڵ و تاقمەکەی چوونە ڕۆژئاوا زانیم گەورەترین زەربە بەر ڕۆژئاوا پێداکەوێ. چاوەڕوانی هەموو ئەم شتارەمە کرد بەڕاستی کە ڕوو بدەن. لە یەکەم هەنگاودا لە دوو کۆپتەری پاڤڵدا 9 دانە گریلا شەهید کران. تەحەدا ئەکەم ئەم تیاچوونە پەیوەندی بە تۆفان و ڕەشەبا و نازامشویشیوە هەبوو بێت. تەحەدا ئەکەم کە تەقینەیان بۆدا نەرابێ. هێز نییە بتوانێ بیسەلمێنێ کە ئەم ڕووداوە پڕتراژیدایە بە بەرنامە بە تەقینەوە نەبووە. ئەگەر وانیە دەفەرموو بۆمان بسەلمێنن بزانێکین چۆن بوو، بۆ نەچوونە مەیدانەکە، بۆ لیژنە پێک نەهێنرا، بۆ دراسە نەکراوە، ئەم مەوزوعانە بۆچی ڕوویە، بۆ بە تایبەتی لەم دوو کۆپتەرە شەق و شڕەی پاڤڵ و قوباد و ئەوانەیە ئەم کارە ساتە ڕوویدا. قۆناغی دووهەم ڕاکێشانی مەزلوم عەبدی بوو بۆ سلێمانی بە ناوی لێکۆڵینەوە لە ڕووداوی هەردوو کۆپتەرەکە، بەڵام بەڕێکەوت و بوونی ئەمریکیەکان ڕزگاری بوو دەنا تیرۆرەکرات. ئەمە کارە ساتە عەزیزانی من. نایشارمەوە شەهیدبوونی ئەو 9 گریلایە و هەوڵی تیرۆری مەزلوم چەندە ئازاری داوم 100 ئەوەندە پەیامەکەی خودی مەزلوم ئازاری دام. ئاخر کام هاوپەیمان و کام هاوکارتان پاڤڵ و قوباد
دژە تیرۆر کە لە هەولێر کارمەندی خۆی هاوکاژا تیرۆرەکە کە ڕێخۆرکەش بوون ڕێخۆشکەر بوون بۆ تیرۆرکردنی دەیان گری لەولایەن گری پارتی کرێکاران کاتێ تۆ کاتێ قاچەکان ئەخەیتە سەر ئەو زەویانەی کە ئەم تاقمە ئاغان تێیدا دەبێ بزانیت بست بە بستی لوغمە لوغمی خیانەت لوغمی تیرۆر لوغمی کورتکوشتن بەڕاستی کاشە کاتێ قاچە خەیتە سەر زەویەکانی بادینان و هەولێر دەبێ بزانی کە لەوێ لوغمی خیانەت هەیە کاتێ قاچ ئەخەیتە زەویەکانی گەرمیان و سلێمانی و ئەمانە دەبێ بزانی کە لەوێ لوغمی خیانەت هەیە و پیاتە ئەتەقێتەوە من نازانم ئایا بەڕاستی خۆی بڕای بەخشەکانی خۆی هەیە کە پاڤۆل و قوباد و ئەمانە بە هاوکار و بەشی ئەزانێ یان ئەمە تاکتیکیە خۆزگە دوو هەمیان بۆیە کاکە من ئەوە پاڤۆل و قوباد بووە هەوڵیان داوە تۆ بکەنە قوربانی بەڵام نەکراوە خۆ ئەم قسەی من مێژووی سەرمێنێ هیچ پەلەیەکیشم بەڕاستی لە مۆزوعیان نییە هەر بەڕاستی من وامەزانی مێژووی خیانەتی جەلالی و مەلایت خوێندۆتەوە نەمەزانی ئاوا ئاسان ئەکەونە بۆشەی جەلالیەکان و دەبنە هاوکاریان ناکرێ ئینسانی هوشیار پشت بە خائین ببەستێت پشت بە نۆکەری ئێران و پشت بە نۆکەری میتی تورکیا ببەستێت کە پارتی بێچێتی مەزلومەکان دەبێت بزانن بەرداشی ڕۆم و عەجەم هەتا ئەم چرکە ساتە بەردەوامە سوارەی حەمیدیە هەروە بەردەوامە من گەنجێکی گریلان بینی کە چۆن کۆمەڵێ جاشی خائین لە باکووری کوردستانە سوکایەتی و بێڕێزی پێەکەن و تەسلیمی ئەکەنەوە بە میتی تورک باشە ئەمانە هەمومان بینیمان بەڕاستی کە ئازاری داین ئەو ڕووداوە کێسە ناوەکەیم لە بینی ئەو گەنجە گریلایە کە لە باکووری کوردستان ئەوەی بەسەرات جا یەکێتی بۆیە درۆی چێرفی کوردایەکەکەی بەرزە و هاوارەکە دەزانێ یاری بە چه ئاگرێ کردووە دەزانێ مێژوو ئەمانە دەرەخا دەزانێت چ کارە ساتێکی خۆڵقاندووە چ شەیدکردنی نۆگریلاکە چه هەوڵی تیرۆرەکەی مەزلوم لەلایەن میتی تورکەوە هاواری سلێمانی لە خەتەرایەوە ئەمە ساختەکاریە بەڕاستی ئەوە گروپەکەی دەباشانە لە خەتەران نەک سلێمانی بەو کار و کردەوە پیشانی کە ئەیکەن ئێوە نابێت لە ژێر سێبەری کەوشەکانی سلێمانیە خۆتان بشارنەوە 32 ساڵی ڕەبەقە حاکمی مطلقی ئەو شارە و گەرمیان و فڕانە فیسارەکان ئادێ چیتان کردو بۆیان زەحمەت نەبێ گویا دیفاع لەو شارەکەن ئەو شارەتان خۆشەوێ ئەی بۆ هەرچی گرد و تەپۆڵکە و زەوی هەبوو فرۆشتان و پارەکەیتان دزی و داژیتان کرد بۆ خۆتان ئەی بۆ سەر ڕێک ئازاریتان لەو شارە و لەو ناوچەیان نەهێشتۆتەوە ئەو شارە و دەوروبەری 19,000 شەهیدی ناویچێتیادا بوو ئادەی 32 ساڵە چیتان کردووە بۆ خودی شەهیدەکان بۆ کەسوکاری شەهیدەکان زەحمەت نەبێ چیتان کردووە ڕێک بڕۆسەی سلێمانی کە سێری گەرمیان کە سێری هەڵەبجە بکە سێری شارەزور و کوێ بکە سێری قەڵازی و ڕانێ و ئەمانە بکە هەمووی کەلاوەیە بۆ خۆی باشە هەمووی وێرانەیە بەڕاستی ئێسای زۆربەی جادەکانی دوای 32 ساڵ ئەو جادانەیە کە حیزبی بەعەدڵوشی کردووە کامە شەقام کام کۆڵان کام جوانی کام پارک و کام خزمەتی شارەکە و خەڵکەکەی ئێوە شەرم ناکەن بەڕاستی کە تێتان نەگیرێ پەلاماری ئەوە دەن وەی سلێمانی لە خەتەرایە و سلێمانی ئەو سلێمانی ئێوە خواردتان کاکە سلێمانی ئێوە تاڵانتان کردووە ئێوە سلێمانی ئەو دەفەرەتان قوت داوە بە عەقڵی خاوتان پێتان وایە جگە لە ئینتەلاکەرەکانی خۆتان جگە لە جیرفان پڕەکان جگە لە نۆکەرەکانتان خەڵکی ئەو شارە بڕوا بەیەواکەن نەخێر ئاغاینە ئەمە پیشەی مێژوویتانە کە ئەدۆڕێن یەکسەر ئای کورد لە خەتەردایە کوردستانم ڕۆ سلێمانی لە خەتەرایە و زوڵمی لێکرێ خەڵکی ئەو شارە ئەزانن ئەوە ئێوەن 32 ساڵە ئەو شارە تاڵانەکەن کەسی تر نییە جگە لە ئێوە باشە سلێمانی هۆزی جەلال و بلە تاڵانیان کرد ئەم هاوار و ناڵە درۆینە هەمان کەلتوری بنەماڵەی بازانیە جا بنەماڵەی بازانیش عەزیزان لەسەر یەک منتق کارەکەن ئەوەتەی هەن ئەوەتەی مێژویان هەیە ئەگەر خەتەر بۆ سەر بنەماڵە و دەسەڵاتەکەیان هەبوو ئەوە هەموو کورد لە خەتەرایە فریاکەون کوردی لە پەلامار بن ئەمە تەبەن بەس خۆشیان لە خەتەران باش نییە ئەگەر خۆیان وەزعیان باش بێت و کێشەیان نەبێت و ئاوا بۆ خۆیان دانیشتە بن ئەوە لای ئەوان ئیتر کورد هیچ کێشەی نییە خۆیان تێر بن هەموو کورد لە برسا ببرێ کورد هەر تێرە ئەمە یاسای بنەماڵەی بازانیە کە گەیشتووە بە جەلالیەکانیش بەڕاستی باشە یەکێتی کە هاوار ئەکا لەبەر دوو هۆکارە خۆشەویستان لەبەر نازانم فڕۆکە خانەکە و فڵان دژاتی تورک و چی و ئالە بابەتانە نییە دەیەوێ هەوڵی تیرۆرەکەی مەزلوم لەبیر خەڵک بەرێتەوە
وتقينوي أو دو كوبترا كنو كسي تاشي الكراوة دي زي بدر خونا بكا أما جيجا لتروكني هاوكا جافو أو هم تعدايكا لو دفريا أيكات باشا ئەم یەکێتیە پێشێ ئاگاداری دنیا نەبێت پێشێ کەسێک نەبینی بۆ بکاتەوە بۆیە واجرێ لە بەز بۆتەوە هاتووە ئەم شتانە ناو ئەنێ هەڵوێستی نیشتیمانی گوایە لەگەڵ پێدە و ئەوانە ئیلاقی هەیە و ئەمە هەڵوێستی نەتەوەیە و هەڵوێستی نیشتیمانیە ئەمە عەزیزان لە نووسینێکیشان نووسیم دەرۆیشی ئەوەنە گەورەیە بەڕاستی پێکەینم پێیت باشە مەگەر ئێوە لە ساڵی 92 شانبەشانی پارتی شانبەشانی میت پەلاماری قەندیلتان نەدا مەگەر لەژێر دەسەڵاتی ئێوەدا نەبووە حتا 2-3 مانگ بەر لە ئێسا دەیان گریلا چیرۆر کراوە ڕاستیەکەی کام هەڵەوێست و کام نیشتیمان ئەوەی کە بز بە بز خاکەتان فرۆشتووە تازە کودایەتیم بۆکەن بۆ کودایەتەکەی ئێوە یا کودایەکەی جەناب تاڵەبانی 32 ساڵە چی بەرەمهێناوە بۆ خەڵکی کوردستان زەحمەت نەبێت ئەم قسە قۆڕانە بۆ چیەکەن یا کوردستان یا نەمان کامە کوردستان هەموویتان تاڵان کردووە ئەم بەشەی بۆ ئێرانە ئەم بەشەیشی بۆ تورکیایە خۆبە حکایەت نییە برامێ ماوەمان ئەیزین کاکە و ئێران و تورکیاش پارتیۆکی داناوە لە باشووری کوردستانە ڕەپتان بەم نیشتیمانەوە بەم گەلەوە بەم خەڵکەوە نییە بۆیە 32 ساڵە ناتوانن حکومڕانی بکەن بۆیە 32 ساڵە دێگەڵە سنوورتانە بۆیە 32 ساڵە ئەمە حاڵەکەیە کێسە ئەیبینین چ قۆلەیە گەسن و زەحمەت نەبێت لە پێناوی پارە و لە پێناوی دەسەڵات و ئەلەم بابەتانە ئێوە وەکو یەکێتی لە ساڵی 76ەوە حیزب نەماوە گولەی پێوەنێن لە هەر چاپەچی کوردستانە لە دوای 32 ساڵ حکومڕانی ڕەها جگەل لە دزی و جەدەی و جیفان پڕکردن و تەعدا ئادەی ئێوە چیتان کردووە بۆ ئەم وڵاتەوە بۆ ئەم خەڵکە قوربەسەری کوردستانی باشوور ئەسڵ ئەوەیە کە ئێوە دۆستی کوردانی هیچ پارچەیەکی کوردستان نین یەکێتی ئێوە سنووتان بە ئێرانەوەیە ئەجندای ئێران جێبەجێکن ئەوە تا هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتان قۆڵبەست کردووە و جوڵەتان لێ بڕیون ئەی بۆ ئەمەیان بڤەیە ئەی بۆ ئەمیان هەڵبێشی نیشتیمانیتان نییە بۆیان بۆشی پشتیوانی حیزبی دیموکراتەکان و کۆمەڵەکان و پژاکوانە ناکەن بۆ ڕۆژهەڵاتی نیشتیمانی ئێمە نییە بۆ داگیر نەکراوە بۆ مەگەر ئەمە بانەکەوت و هەوایە بۆ ڕۆژ ئاوا ئێوە هەڵوێستی نیشتیمانی و نەتەوەییتان هەیە بەڵام بۆ ڕۆژهەڵات بڤەیە قسانە بۆ چیەکەنیوە کاکە ئێوە ئازانم خەڵکە گێلە وازانم خەڵکە گەمژەیە ئێوە ئازان ئەم خەڵکە شەڕۆژ خەڵکی گیا خواردنە نازانێت دنیا چ خەبەرە قسانە بۆ چیەکەن کاکە پارتیش هەر بە هەمان شکڵە چونکە سنوورەکەی بە تورکیاوەیە بە تەواوی دژی پارتی کرێکارانە دژی پێدەیە لێ یەکوژێ لێ ئەبڕێ ئەیفڕێ نێ قۆڵبەسیانە کاتە سیمیانە کاتەوە بە ئێران وەکو ئێوە چۆن بە هین بە تورکیا وەکو چۆن ئێوە بە ئێران ئەیکەنەوە یاریەکە ئەمەیە ئێوە ناتوان بە قسەی قۆڕی هەڵوێستی نیشتیمانی خۆ بکە لە چاوی ئەم خەڵکە کاکە خەڵکە عوام نییە ئێوە دابیشن گەمژەیکەن و لە خۆتانەوە ئاوا قسە بکەن بەکوتی بابەتەکە سنوورەکانە دوو هەڵوێستی دژ بە یەکە لەسەر خواستی داگیرکەری تورکیا و ئێران و دوور و نزیک پەیوەندی بە هەڵوێستی نیشتیمانی نەتەوەییەوە نییە ئەمە بڕاوەتەوە بەڕاستی بە هاواری پاڤۆڵ و قوباد و ئەوانە ناخوا بە ناوی کورد و کوردایەتی و فڵانە فیسار و ئالەم بابەتانەوە دێ ئەگەر تۆ هەڵوێستی نەتەوەییت هەیە ڕۆژهەڵاتیش هەر نەتەوەیە خۆ هەر لە ئێمەیە وەکو ڕۆژ ئاوا وەکو باکوور ئەیە چۆن لەگەڵ ئەمە وای لەگەڵ ڕۆژ ئاوایە ئەی بۆ لەگەڵ ڕۆژهەڵات ئەوانیت لەبەر چییە؟ لەبەرەوەیە کە ناتوانیت لەبەرەوەی کە درۆکیت باشە لەبەرەوەی تۆ سەر بەخەتە ئێرانیەکەی پارتی سەر بەخەتە تورکیەکەیە شەڕەکە ئەم دوانەیە کاکیچێت سەری بەیاننامەکەی پارتی حکوومەتی هەرێمەکان کە دەریان کردووە ئەی لەو بەیاننامێ بۆ لەبەرەوەی ناتوانێت پارتی لەگەڵ حکوومەتی هەرێمان ناتوانێت بەیاننامەیە دەرکا دژی ئەوەی کە لە فڕۆکەخانە ڕوویەوە لەبەر تورکیا ناتوانێت ئەو شەهامەتەی نییە لە ڕاستیە یەکێتیش ناتوانێت بەیاننامەیە دەرکا دژی ئێران بێت کلکی قەتێن بەڕاستی بابا ئێوە کلیکتان لە دەستی تورکیا و ئێرانە کەسی هەنێک کەسێ دەچی سێری و بەیاننامەی پارتی دەری کردووە و هیچ شتێکی نەوتوێ پارتی چی بڵێ کاکە چۆن نتوانێشت بڵێ کاکەژیان ئێوە بەتەمای چین یعنی بە هەموو عەقڵتانەوە دوای ئەم هەموو ساڵە هێشتا تێنەگەیشتون ئەوقمە چاپ خۆمە وەڕەدا سەیرە بەڕاستی ئەم میلەتەی ئێمە هیچ تەجروبە ناکە
چاوەڕوانی ئەوەن پارتی بەیاننامە دەرکات دژی تورکیا و ئەم کردەوەی لە فڕۆکەخانەکە ڕوویاوەکە یەکێتی و میت خوڵقاندویانە مەحکومکە ناتوان نایکات نایکە یەکێتیش بۆ ئێران نایکە وەکووتم ئەمانە دوو بەرەی خیانەتن دابەش بوون بەسەر تورکیا و بەسەر ئەجندای تورکیا و ئەجندای ئێرانە تەواو عەزیزان ئەمە بڕاوەتەوە کاکیشە باشە ئێرانیش ئەم پەیوەندیانەی ئەوێ بە شەرتی بێدەنگکردنی پەشەک و حیزبەکانی ڕۆژهەڵات کە هەرواشی کردوێشێتی دەیباس بینێ ئێران یەک چاولەیەکێتی زیید کاتەوە بڵێ ستۆپ بەرامبەر ڕۆژئاوا و باکوورەوە بزانە ئەوێرن سڵاو بکەن لە پێدا بزانە ڕاوە گریلا ناکەن وەکو پێشوەکو چەند مانگ بە لە ئێستا ساڵی چییە ئێوە هاتوون باسی فڕۆکەخانە بۆکەن بابە عەسڵی مۆزوع ئەوەیە ئێمە خەمی مەزلوم کۆ عەبدیمانە کە هەوڵتاناوە تیرۆری کرێ هەوڵتاناوە خەونی تورکی فاشی بەدی بێ بەڕاستی ئەمە کێشەی ئێمە کێشەی ئێمە فڕۆکە نییە فڕۆکەخانە چییە ئاسەواری نەمێنەوە فڕۆکەخانەیەتە باشە خەمی ئەوەمانە کە ئەوەی تر نەمابوو ئەوەی نەمابوو ڕەجی خیانەت دوکتۆر شوانێکی تر لەناو بچێت لەناو ببە هێندەی نەمابوو دەوڵەتی فاشستی تورکی دژی کورد کە لە هەموو مەیدانەکاندا درێژکارە ئێوە دڵخۆشی بکەن یان ئێوە هاوکاری پارچەکانی ترەکەن ئەیشتانەوە خەڵک باوەڕتان پێکە آخر بە درێژایی مێژوو لە هەر چوار پارچەی کوردستانە کەی حیزبەکانی ئەم چوار پارچەی برای یەکتری بوون بۆچی درۆکەنیەوە خۆزگەوا بواە خۆزگە برای یەکتری بوونایە خۆزگە دەستانە دەستی یەکا بواە ئاوا وەکو نەتەوەیەک وەکو گەلێک دش بە داگیرکاری تاران و بەغا و نازانم دیمەشق و تورکیش باشە مەگەر ئێوە بە درێژایی مێژوو هەر ملی یەکتان نشکاندەوە بۆ داگیرکەرەکانی کوردستان کاکە ئێوە هەر خەنجەر نەبوون لە پشتی یەکترا بۆ نۆکەری بۆ داگیرکەرانی کوردستان ئێوە درۆ بۆ چیەکەن یەکێتی چونکە سنووری بە ئێرانەوەیە ئەوە تا هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتی قۆڵبەست کردووە جوڵەی لێ بڕیون پارتیش بۆ تورکیا دژی پەکەکە و پێدە هەمان کاری کردووە ئەمە ئێوە ئەمە واقعەکەی کە ئارام ئەحمە باسێکە کاکە لەمە بەدەر ئیتر و خوێندنەوەی تر نییە لەوە بەدە ئیتر هەمووی درۆ دەلەسێ و هەمووی گەمژەیی و هەمووی بیعقڵیە بەڕاستی باشە پارتی بۆ فشار پەیوەندی لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتە باشە یەکێتی لەگەڵ باکوور و ڕۆژئاوا باشە دوجار هەمووشیان دژی یەکترین یەکێتی ئەوەی ناوناوە فشەی هەڵوێستی نیشتیمانی پارتیش هەر بە هەمان شکڵ کام هەڵوێست و کام نیشتیمان بابەتەکە سنوورەکانە دوو هەڵوێستی دژ بە یەکە لەسەر خواستی داگیرکاری تورکیا و ئێران تەواو بۆیە کاتێک تورکیایەتە سەر فڕۆکەخانەی سلێمانی لەبەر خاتری فڕۆکەخانەکە نییە لەبەر لە دژایەتی ڕۆژئاوا و لە دژایەتی پەکەکە و لە دژایەتی مەزلوم کوبانیە مەزلوم عەبدیە بەڕاستی نەک لە بەرخاتی دار و دیواری فڕۆکەخانەکەی ئێوە حتا دژی یەکێتیش نییە دژی پارتیش نییە ئەوە ڕوونە بەڕاستی ئەگەر مەزلومەکان لەوێ نەبوونایە ئیشی بۆ نەبوو دای خستەوە ناچێت خەریکی ساڕۆخ و ماڕۆخ و ئاوا بابەتانە بێت بۆیە کێشەی پارتی وێشێتی هەرچی بێ ئەمە یەکێتی ئەیکا بە ناوی کوردایەتی و کوردستانیان نەمانەکەی پاڤڵەوە جگەل لە خۆڵکردنە چاوی خەڵک هیچی تر نییە جگەل لە گەمژەکردنی خەڵک هیچی تر نییە کە کەسیان بۆ گەمژە ناکرێت چونکە ئەمە یاریەکی مخابرەتی ناوچەکەیە دژی پاکەکە و پێدێ تەواو ئەمە ئەجندای تورکیایە ئەمانە جێبەجێیەکەن خۆ من ئەزانم یەکێتی دەیەوێت پارتی تاوانبارکە باشە ئەمە لای من ئارام ئەحمە فلسێ ناهێنێ چونکە هەموومان ئێمە بۆمان ڕوونە بنەماڵی بازانی سەلمان دوێنە بە گۆش و ئێسکەوە دژی پاکەکە و پێدەن ئەوەشی لە دەستیان هاتبێت لە مێژووە کردویانە ئەوەشی دەستیان بێ لە ئایندەشە هەرێکەن وەکو باچی ئەم ڕەگە خیانەتەم کرد بەڕاستی پێویست بۆ ناکە ئێوە دابنیشن ئەم حکایەتە بکەن بەڵام خۆ پارتی نەیوتووە ئادەی پاڤڵ دوو کۆپتەرە شڕەبە بە پێدا لە شەوێکی باوبۆرانە عەلەساس بسووتێ نۆکە شەهید بنێ و هیچ لێکۆڵینەوەیەکیش لە مەیدانەکەیان نەکرێ تاکو خەڵک و مێژوو بزانن ئەم ڕووداوە چۆن ڕوویداوە چی ئەمەی کردووە بۆشی ئەم دوو کۆپتەرە ئاواسووتان ئەمانە بۆشی شەهید کران زەحمە نەبێ کاکە ئەی هاوار دراسەیەکمان بنێ کە باوەڕکەین کە ئەمە بۆشی ڕوویداوە باشە مەڵێ وەڵا ڕەشەبا بوو مەڵێ وەڵا تۆفان بوو نازانم چی ئەلەم بابەتانە بۆ ئەم هەموو تۆفانە لە دنیا هەیە فڕۆکەکان هاتوو چۆن ناکەن بە ئاسمانە بەم ئاسمانەیە ناڕۆن ئەمانە هەر ئەم دوو کۆپتەرە لەویا کەوتە خوارەوە کە ئەم نۆ کەسی تیا بوو لە هیپەیە دۆ ڕۆژئاوا ئەم قسانە بۆ چیەکەن کاکیجێ ئەم قسانە بۆ چیەکەن
تەواو پاشان خۆ پارتی نەیوتووە یەکێتی مەزلوم عەبدی بهێنە سلێمانەی لە فەرماندەی بێنە سلێمانی لە فەرماندەی لەگەڵی کۆبنەوە پاشان کە ئەگەڕێتەوە درۆین تورکی بێتە سەری هۆڵی کوشتی بدەن دێ فەرموو بەڵگەمان بدەنێ ئەم کابرایە میوانی ئێوە بووە پێمان بڵن چۆن زانیان کاکە بکاکەژیان ئەڵەن پارتی دەستی هەیە پارتی چۆن زانی زەحمەت نەبێ چێتان کێ پێیوتن میت چۆن زانی خێرا هاتە سەر ئەو فڕۆکە خانەوە ئەوەی کرد زانیاریەکان بۆشی بڵاو ناکرێت بزانێکی چۆن ئەمە زانداوە کاکە هاتوون لیژنێکیان لە بەغاوە هێناوە ئاوەرە سیرکردن بزانێکن ئەو چی بوو دنیای وێران نەبووە ساوخی کێشراوە بە قەراقی ڕێگاکەیە و تەنها وتوانە هەواڵێ مەزڵوم ئێمە ئەزانین کە تۆ لێرەی بەڵام لەبەری ئەمیشکان لەگەڵیان ناتکوشی ئەگەنە ئەیان کوشت تا لەبەرەوە ئەو قسانە بەڕاستی لە بەرامبەر بۆ خەڵک ناخوایت ئێوە ناتوانن هەرچی تاوان و خیانەتێ بیکەن اینجا لە بینی شەڕی پارتیەکێتیان لە بیری خەڵکی بەرنەوە باشە بێن لێرەوە خەڵکن بە گشتی پارتیش خەڵکا بە گشتی ئێوەیە بێن مۆزوع ئەساسیەکە لە بیری ئێمە بەرنەوە ئارام ئەحمەد ناکەتە ناو ئەو داوانەوە بەڕاستی من گەمژەنیم بڕۆمە ناو شەڕی دوو بەرداشتی سەخیفی جەلالی مەلایی کە لە شەڕسەکانەوە لە باشووری کوردستانە ئێسکی میلەتەکەی ئێمە ئەهاڕێ بەڕاستی قەت ئامادەی ئەوە نیم لەبەرەوە ئێوە ڕاست ناکەن ئێوە درۆکن تەواو لەناو خودی یەکێتیەوە زانیاری دراوە بە میتی تورکیا کە مەزلوم لەوەیە ئەویش بەپەلە هاتووە زانیویانە کە ئەمریشیان لەگەڵایە هیچیان نەکرد و کارەکان نەکرد تەنها شتەکان ترسانیان وتیان بە بزانن کە ئێمە ئاگەمان لە مۆزوعەکانەیە ئەوە ئیشی خۆتانە وەکو یەکێتی تەواو ئیشی خۆتانە یاوتانە بە میت زانیاریەکان لەمە بەدە شتێکی تریە بەڕاستی پێویست بەوە ناکە دابنیشن ئێمە بخەنە ناو ئای پارتی وا و بنەماڵی بازانی وا منە گێل نیم بەڕاستی من ناکەومە ناو بەرداشی دوو بەرەی خائینی داگیرکاری تورکیا و ئێران کە پارتی وێکێتیە کورد و کرمانجی ئیتر لۆجاتە قسە ناکەم هیوادارم بتوانم لە ماوەیەکی کورتی ترا بە لایڤ بێمەوە خزمەتان و ئەم ڤیدیۆیە زەرور بوو بەڕاستی و بەتەمام لایڤێک بکەمەوە ئەم جارەش لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕوویە ئەوەی کە لە سلێمانی لە بینی ئەو هاوڕێیە و لە بینی سامانی غاز و لە بینی کۆمەڵە شت باس کرا لەسەر هاوسەرەکەی مەلا بەختیار و ئەوانە لەسەر ئەمانەش یەک لایڤم ئەبێت و بە جوانی هەمووتان تێگەێنم خۆشەویستی و حورمەتم بۆ هەمووتان هەیە سەرکەوتن بۆ کوردانی ڕۆژئاوا سەرکەوتن بۆ کوردانی باکوور ڕسوایی بۆ خائینان لە باشووری کوردستانە خواتان لەگەڵ عەزیزە